ڕاکێشان دەمێ بمە پێشمەرجە بۆ پاراستی وڵاتەکەم. شانازی بە پیشەی باوکم دەکەم. من کچە پێشمەرگەم سات بە سات چاوەڕوانی سەرکەوتنەکانی باوکم دەکەم. ئێمە ئەمڕۆ وەکو دواناوەندی هەولێری سیستەمی ئینگلیزی لە ڕۆژی ئاڵادا هەستاین بە چەندین چاڵاکی هەستاین بە خەڵاتکردنی ئەو قوتابیانە کە پارساڵ یەکەم پلەی یەکەم و دووەم و سێمی قوتابخانەکەمان هون هەروەها کردنەوەی پێشەنگایەک لە ناو قوتابخانەکە لەم ڕۆژە پیرۆزەتدا. ئێستاش داوا لە قوتابی کاڵەیە ڕزگار دەکەین وەک کچە شەهیدێک ئاڵای پیرۆزی کوردستان پێشکەش بە میوانە بەڕێزەکان بکات. من وەکو کچە شەهیدێک ئەمڕۆ بەشداریم کرد لە بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان. ئەمڕۆ من چەند ئاڵایەکم پێشکەش کرد بە میوانە بەڕێزەکان و لێرەوە ئەم بۆنە پیرۆز دەکەم لە گشت پێشمەرگە قارەمانەکان و لە هەموو کوردستان. وەکو قوتابیەکی یەکەمی سەرپۆلی نوێیەکان کە ئەمڕۆ خەڵات کرام لە ڕۆژی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەگەڵ هاوپۆل و مامۆستا و بەڕێوەبەرەکەمان و ئەم یادە پیرۆزە بەرزمان ڕاگرت و وە پیرۆزبایی لەگەشت پێشمەرگە قارەمانەکان و وەگشت کورد و کوردستانیان دەکەم. To protest the Conference of Presidents of Major Jewish Organizations for hosting their Hanukkah party here at the Trump Hotel. We believe that doing so makes them complicit in Trump's white supremacy. We're asking them to join us here outside. We're a liberated, joyous Jewish community that stands against white supremacy and against the occupation. And we would love to see them join us out here tonight and not support Trump's hateful rhetoric. Trump. Jews, Jews, Trump. Jews, Jews, Trump. Jews, Jews, Trump. Jews, Jews, Conference of Major American Jewish Organizations, which is an umbrella group representing over 300 Jewish groups in America. And the only reason they came is because they're holding a Hanukkah party, a Jewish holiday, here in the Trump International Hotel, and they don't want Jewish organizations to support the hotel because it's owned by Trump. It's a legitimate business. بەهۆی ناخۆشی ناوچۆکەوە بە هەزاران کەس ڕوویان کردوتە کوردستان. وەزعێکی زۆر ناخۆشە بۆ هەمومان و بەڵام ئەوە بزانین کە کورد هەمومان کێشاومان ئەم شەرایەتە، هەمومان ئەمەمانە بەسەر هاتووە و دەست لە دەستی یەکتر بدەین و یارمەتی ئەم پەپولە جوانانە بکەین. من زۆر پێم خۆش بوو کە ئەمڕۆ هاتم بۆ ئێرە و هیچ وەک ئەوە جوان نییە و منی دڵخۆش نەکرد کە پێکەنین و بزەی بەسەر ڕوومەتی ئەو منداڵە جوانانم بینیوە. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە کەمپی باسرمە ئەمڕۆ بە هەماهەنگی لەگەڵ خانمە هونەرمەندی کورد هانی خان توانیمان
400 بەشە جلوبەرگ 400 علاگە دابش بکەین بەسەر 400 مناڵی ناوکەمپی باسوورما و داواکارین نمونەی وەکو ئەو خانمە زۆر بێت و بە هەر شێوەیەک بتوانی هاوکاری ئاوارەکان بکەن.